نزیکەی 6 مانگە هاوڵاتیانی کوردستان بینەری چەندین کۆبوونەوەی 5 قۆڵی و 4 قۆڵی و 3 قۆڵی بوون بێ ئەوەی ئەنجامێکی بەرچاویان هەبێ، بەڵام پێدەچێت ئەم جارە یەکێتی وەڵامێکی دڵخۆشکەری لەلایەن پارتی و گۆڕانەوە دەست کەوتبێت بۆ چارەسەرکردنی دۆخی ئێستای هەرێم. بۆیە دەڵێت ئەگەر بزانن کۆبوونەوەیان لەگەڵ پارتی و گۆڕان سەر ناکەوێ ئەوە لەگەڵیان کۆنابنەوە. بڕیارە یەکێتی خولێکی تری کۆبنەوەکان بۆ لای لایەنەکان دەست پێ بکات. بڕیاریشە لە کۆتایی ئەم هەفتەیە لەگەڵ هەریەکە لە پارتی و بزوتنەوەی گۆڕان کۆ ببنەوە. جەنابەت کرد ئێمە لەسەر فەرەزیات کار ناکەین ئەگەر ئەو موافقە کردوەگەر موافقە ئەمە پێش ئەوەی بڕۆین بە بڕوایەکی قایم بەوەی کە موافقە دەکەن و خۆش دەزانی کە کۆبوونەوە دەکرێت پێش کۆبوونەوەیان دەگوردە کۆبوونەوە و هەڵسەنگاندنی بارودۆخەکە هەیە ئەگە بزانین سەرناکەوێ ئەسن بۆ کۆبوونەوەکە ناچین، بەڵام کە چین معناوێ ئومێدی سەدا 90مان هەیە سەرکەوتوو بێ. لە خولی سێمی کۆبنەوەکان یەکێتی بە ئامادەکردنی پرۆژەیەکی ترەوە بەشداری دەکات و هەوڵی لێکنزیکردنەوەی لایەنەکان دەدات. لە کاتی تەوابوونی پرۆژەکەش دەدرێت بە گشت لایەنە ناکۆکەکان بەشێک لە لایەنەکان کە لە پەرلەماندا کورسیان هەیە و لە حکوومەتدا بەشدار نین. لایەنە سەرەکیەکانی بەشدار لە حکوومەت بە هۆکاری کێشەکان دەزانن. جەبهەی تورکمانیش هەرچەندە بەشدارە لە حکوومەت، بەڵام پێی وایە بەشداری ڕاستەقینەیان پێ نەکراوە و داوای پۆستێکی سیادی لە پرۆسەی حکومڕانی هەرێمدا دەکەن. ئێمە دەمانەوێت بە شێوەیەکی فعال بە شێوەیەکی ئەکتیف بەشدار بین. ئێمە ئێستاش ئەمە داواکاری لەوەی کە دەبێت پێکاتەی تورکمان و تورکمانەکان یەک لە پۆستە سیادەکان وەکو جێگری سەرۆکی هەرێم و جێگری سەرۆکی حکوومەتە کە بدرێت بە تورکمان. پێشتر لایەنەکان چەند جارێک هەوڵی چارەسەرکردنی دۆخی هەرێم و لێکنزیکردنەوەی پارتی و گۆڕانیان داوە، بەڵام سەرکەوتوو نەبوون. بزوتنەوەی گۆڕان گەڕانەوەی دۆخەکە بۆ پێش 12 تشرینی یەکەم کردوتە مەرجوو. پارتیش دەڵێت نەمەرجیان هەیە و نەمەرجیش قبول دەکەن. ئەمە لە کاتێکدایە هاوڵاتیانی ئەم هەرێمە گیرۆدەی چەندین قەیرانی دارایی و سیاسین. یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکتر دەستی کردووە بە کۆبنەوە لەگەڵ لایەنە سیاسیەکاندا بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێمی کوردستان. ئاخۆ پرۆژەکەی ئەمجارەی یەکێتی جیاواز دەبێت لە پرۆژەکانی تردا بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە. ڕێبەرکاکەی ئێنارتی هەولێر.